ئەگەر لێیان پرسین شارێکە و خاوەنی دوو بەنداو بەڵام دانیشتوانەکەی ئاوی پاکژی خواردنەوەیان دەست ناکەوێت و بە ناچاری ئاولەکانی و کارێزەکانەوە دەهێنن ئەوە بێ بیرکردنەوە و سڵەمینەوە بڵێ دەربەندی خانە. لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و ئێوارەیەکی درەنگ هەر هاوڵاتیەک و بەنوێنەرایەتی کۆڵانەکەی ڕوودەکاتە ناحەی مەیدان و ژمارەیەک دەبە کە هەر یەکە و هی ماڵێکە لە کانیەکی گوندەکە پڕدەکات و دەگەڕێتەوە. وەڵڵی مەعاناتی بێئاییمان خراپە. ئەی ئاو پیسە بێ قەزایی ئای دەربەنی خان هەموو غەزەب ئەکرێتە نای ئای دەربەنی خان پیسە. ئاو بە دبە و وەبار و وەهین و تێرینی ئەی خۆینەوە لەبەر خاتی دەستنوێژنەیە قەسەم بەخوا ڕای نادەمە دەمیشم. لەبەر دەستنوێژەکە مەجبورم ئاو ڕادەمە دەم و تەواو ئەنا بەخوا ئەوەنە لە نام قەبێخە ئەیتن نییە ئەیچی بکەین دەسڵات نییە و بێ باوکین و هەتیوین و حکوومەتمان نییە و بڕەخوافز هەتی بێڕغەین. هەفتانەیە بووی لە ئاوە بەیان چۆچۆنیە وەڵایی ڕۆژێنە ڕۆژێ تێم دەدێ ئاوە بەم. دانیشتوانی قەزاکە دەڵێن بەهۆی پیسی ئاوی خواردنەوە ژمارەیەکی زۆر لە خزم و ناسراوانیان تووشی نەخۆشیە کوشندەکان بوون. حکوومەتیش ئامادە نییە پرۆژەی ئاوی شارەکە تەواو بکات و گرفتی سەرەکی شارۆچکەکەش چارەسەر ببێت. وەڵڵی دەربەنی خان لە دوو بەنداوە ئەوەنە ئاوی پاکمان نێبی خۆین ئاوەغی بۆ نییە بۆ ئاوەغی ناخورێت. چەند جاش بوجەی بۆ دەرچووە پارەی بۆ سرف کراوە و هیچ نەگەوێتە ئەنجام. ئێستا یەن دێ بەدێ ئەگەڕێن لە کانیاوەکانە خێرخوازێک لە ڕێیخوا کانێکی ئاوی دەرەکات ئەیدا بۆ خەڵکە لە ڕێیخوا و کوسە لە تەسویرەکە بینیتان. ئەیتر ئەمە حاڵی ئەو خەڵکەیە ماڵێک و دوانوسیانە گەڕێکێک و دوانوسیانی هەسە گەڕێکی ئەمە ئاوەک پیسەکەشمان بۆ نایەتەوە لە دو ڕۆژێ نە ڕۆژ لە سعاتی ئاومان دەنێ بەخوا سعاتەکە 5 دقە ئاوتێت و دوای 5 دقە ئاوەکە بڕێ ئاو پیسەکەشمان نادەنێت سەر و قاب و قاچاق و خۆمانی پێ بشوین. بەهۆی زۆری ژمارەی سەردانیکەرانی کانیەکە خێرخوازێکی شارەکە ئاوی کانیەکەی خستۆتە سەر تەنکێکی گەورە تا ئەوەی هاوڵاتیان کەمتر تووشی ئاستەنگ و درەنگکەوتن ببنەوە. هەڵسان ئەم ئاومە ڕاکێشا نزیکەی ڕەنگە کیلۆمترێک بڵێن 1000 متر 1000 متر کشتێکەمتر کانیاوەکە هەیە لەوێنە ئەو سۆندە هاوردم بۆیەنە یەکەم جار هاوردم بۆ ئەوێنە و بەڵام بیرم کردە لە ڕۆژانی جومعان و ئەو ڕۆژانەی بە تایبەتی کە عوتڵە بوو خەڵکێکی زۆر چاوەڕوانی ئاویە کرد لە ئێرانە سیارە بە زۆر جاریوە بوو ئاهاتی 15 بۆ 20 سیارە بە ئەم گەرما لەبەر ئەم خۆرە وەسان کە خەڵکێکی زۆرە وەسا بۆ ئاو کە چاوەڕوانی ئاوێ کرد هەڵسان بیرم لەوە کردو لە دوێنێەوەی تر هەسام ئەم تەنکیم بۆ هاوردە و ئاوەکە ئیتر 24 سەعاتە تێتە سەر ئەم تەنکیە و ئیتر لێرەش سیارە باشە ئەم دوو ئینجێکمان لێدا ئینجێکمان لێداوە کە خەڵکی دەربەنی خان ئەتوانێت بێ بۆم ئاوە و چواردەوری. ژمارەی دانیشتوانی قەزای دەربەندیقان نزیک دەبێتەوە لە 60,000 کەس. دوای 30 ساڵ لە خۆبەڕێوەبەریەتی سەرنڕای پیسی ئاوی خواردنەوە بەشێک لە گەڕەکەکانیش تۆڕی ئاویان نییە و بە تەنکە شارەوانی قەزاکە ئاویان بۆ دابین دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.